بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ جارێکی تر باسکردنی خولەکان کامڕۆ کۆتا باسی ئەم هەفتەیە دەبێت لە خولەکان لە سبەیەوە گەرم و گوڕی یارەکانی چامپیۆنز لیگ و ڕکابەریە بەهێزەکان بە تایبەتی یاری لووتکە و یاری چاوەڕوانکراوی هەفتەکە کاویش ڕوبەڕووبوونەوەی ریال مدرید و لیڤەرپوڵە لە یاریگای ئەنفیل ڕۆدس کە خۆتان نەزان ئەم یاریە بۆ ریال مەدرید یاریی تاوە چارە نووسازەوە بۆ یەوەی لە چوار یاری ڕابردوو دوو شکست و دوو سەرکەوتنیە لە بارودۆخێکی تەموو مژاویە. ئەمڕۆ من باس لەسەر خولەکان دەکەم و باس لە سەرکەوتنەکەی لیڤەرپوڵ دەکەم و باس لە سەرکەوتنەکەی ریال مەدریدیش دەکەم لە ئیسپانیەوە و باس لەو چانسە دەکەم کە داویانەتەوە بەخۆیان. دوێنێش پێم وتم پرێمەر لیگ مانگی 12 مانگێکی زۆر یەکلاکەرەوەیە چونکە هەموو تیپەکان لەم مانگەدا خاڵ لە دەستەدەن بۆیە زۆر گرنگە تیپ لێستە و بناغی ئەوە بخات کە لە بۆکسیندەیە ئەگەر خاڵیشی لە دەستدا کاریگەری کەوتوی لەسەر دروست نەکات. لیڤەرپوڵ شەوی ڕابردوو بەرامبەر بە ساوثهامپتن گۆڵێکی تۆمار کرد، گۆڵی لەسەر کرایەوە، گۆڵی دووبەیەکی لێکرا، بەڵام ئەم تیپەیە کۆڵی نەدا بگرە دەیتوانی زیاد لە 4 گۆڵ لە 5 گۆڵ بکە. ئەم وەڵامە بۆ تیپ زۆر مهمە. دوێنێش باسی ئەم حاڵەتەم بۆکردن سەیریکە. ساوثهامپتن 2 گۆڵیە، لیڤەرپوڵ گۆڵێکی هەیە. من لە ئێوە پرسم لیڤەرپوڵ چەند هەلی گۆڵ تۆمارکردنی دروست کرد؟ چەند مەترسی لەسەر گۆڵی ساوثهامپتن دروست کرد؟ 7 هەلی ڕاستەقینەی گۆڵ تۆمارکردنی دروست کرد لە دوای دوویەکەوە لە خولەکی 6 بۆ خولەکینەوە. کەواتە ئەم تیپە کە 2 گۆڵی لێ تۆمار کراوە و گۆڵی نەکردو کێشەی تاکتیکی نەبووە. ئارنی سلۆت زۆر بەباشی تاکتیکی تیپەکەی گەیاندۆتە یاریزانەکانی وە جوڵەی بە یاریزانەکانی وتۆ لە هەڵەی تاکی یاریزانەوە کۆمەڵی غەڵەت ڕوویە کەوت بوو گۆڵی دوم بەرشێکی هەڵگەڕاوە بۆ گۆڵی یەکەمیش بۆی هەڵەیەکی ڤاندایکەوە بوو کە ئەو لەدانە سزایی کە ئەژمار کرا کە مایکل ئۆلیڤەر ئەژماری کرد لە داوەری ڤارەوە. ئێستا باسی ڕاپۆرتی نابژوانانی ئینگلتەراشتان بۆ کەم لەسەر حاڵەتی لێدانە سزاکە. بەڵام منە مەوێت چیت پێ بڵێم؟ مەوێت پێت بڵێم گرنگە بۆ تیپ کاردانەوەی بەو جۆرە بێ لە دوایەوەی لە ماوەی 30 خولەکدا تۆ بتوانیت 7 هەلی گۆڵ تۆمارکردن دروست بکەیت و 7 جار هەوڵ بدەیت بۆی گۆڵ بێنیتەوە گۆڵ تۆمار بکەیت. ئەمە پێوترێ پلانی سەرکەوتو، ئەمە پێوتێ تاکتیکی سەرکەوتو، نەگەوەی تۆ 120 دقە تۆپت پێ بێن نەتوانی مەترسی دروستکەی. تۆپلابوون ڕێژەی تۆپ گرنگ نییە بۆ تیپ. بۆ نمونە تۆ 100 تۆپە پێ 180 تۆپە پێ کە تۆپەکە لە نیوە یاریگای خۆتا یاری پێەکەی کە تۆپەکە خێنیتەوە لە ئاکاونەوەی هێنیتەوە ناوە ڕاست، ئەمە تاکتیکی نییە، ئەمە شکستی تاکتیکە. بۆ لەبەر تۆ ئەم تۆپە و کەلایە بۆ لاتە کە تۆ هێرشی پێبوونیاد بنەی، بۆیە کە تۆ مەترسی لەسەر تیپی ڕکابەر دروستکەی، ئامانجە سەرەکەش بۆیە کە تۆ گۆڵ تۆمار بکەیت. ئەی کە تۆ نە تۆ بەرەو پێش بەری و نە مەترسی لەسەر دروست بکەیت و نە گۆڵ تۆمار بکەیت، ئەمە چ تۆبلابوونیە کە تۆ قسەی لەسەرکەی. ئێمە هەنێ جار کە ماندووە بین هەر لە فسیۆلۆژی لە جەستەی ئینسانە هەر لە عیلمی تەدریبە ئەم شتە هەیە کاتێک جەستە ماندوو ئەبێ یعنی تۆ هیلاکیکی زۆرێکی پشوو وەرەگری بەم جەستێتەوێ عەزەڵەکانی بێنێتەوە شوێنی خۆی و ئەتەوێت جسمە ڕێک بێتەوە یعنی مەزبوط بیتەوانێ پشوو وەرەگری. بەڵام ئەم پشۆش دوو جۆرمان هەیە، پشوویەکمان هەیە ئیجابیە، پشوویەکمان هەیە سلبیە. بۆ نمونە تۆ لە دوای ڕاکردنێکی 200 مەتر لە دوای ڕاکردنێکی 400 مەتر جەستە تەواو ماندوو بووە، ئەوە پشوو نیە یەکسەر پاڵکەی بە عەرزەکە یا ببووریتەوە، نە ئەم جەستەیە چۆن لە پشوویەکی باشی پێی ئەچی چیەکەی ئەوە سیت تۆزە هەناسە هەڵەمژی دوایەوە جوڵەیەکی بەسیتەکەی هەر ئاوا بە ئەتیادی هەڕوەڵەیەکەکەی یا جوڵەیەک یعنی لە شوێنی خۆتەوە پیادەیەکەکەی. ئەمە چییە؟ ئەمە تۆ پشوویەکی ئیجابی وەرەگری. بەس ئەوەی تریان چییە؟ ئەوەی تریان پشوویەکی سلبیە. ئەمەش بە هەمان جۆرە تۆ تۆپت لایە ئامانجێکی سەرەکیە لە تۆپلابوونە چییە؟ مەترسی دروستکردن و گۆڵکردن. ئەگەر کردت کەواتە تۆم تۆپلابوونە و بە ئیجابی لابووە. ئەگەر نەتکرد تەنها تۆپ لای خۆ دێشتەوەین بوو کەواتە تۆ تۆپلابوون بە شێوەیەکی سلبی لاتە، بە شێوەیەکی خراپ لاتە. ئەم نمونەیە هەڵگرێتە سەر لیڤەرپوڵی دوێنێ لەگەڵ ساوثهامپتنە. لیڤەرپوڵ پاش
ئەوەی کە گۆڵی دومی لەسەر تۆمار کرا ئەم هەلانەی دروست کرد ئەمە تاکتیکی ئەم تیپە سەلامەتە و ئەریزانەکانی دەتوان کاردانەوەی باشیانە بێ و توانیان بە شێوەیەکی باش لە یاریگاوی لاماری ئەم سێ خاڵە گرنگە دەستەبەر بکەن و جیاوازی خاڵەکانیان لەگەڵ مانچستەر سیتی بەرزکەنەوە بۆ ڕێژەیە خاڵ کە ساڵانێکی زۆرە ئەمە ڕووی نەداوە ساڵانێکی زۆرە لیڤەرپوڵ پاش 12 هەفتە ئەوەندە خاڵ لە پێش پلەی دووەمەوە نەبووە بۆیە ئەم ساڵ دەستپێکی لیڤەرپوڵ بەم جۆرەیە و خاڵێکی دیکەش کەمێ باسی کەم لەسەر لیڤەرپوڵ کۆمەڵە یاری بچووک هەن بڕوا بکەن خولی لەسەر یەکلا بێتەوە خۆ مەرجیە تۆ یعنی بۆ نمونە ئێستا ئیسپانیا وەرگرین بۆ نمونە مەرجیە تۆ هەر لە ڕیال مەدرید بەریتەوە تاوە خولی ئیسپانی بەریتەوە یا بۆ نمونە ڕیال مەدرید لە بەرشلۆنە بەرێتەوە بڵێ خولی ئیسپانیا بمەوە بۆ تیپەکانی تریش ئاینەن جۆرە سیرکە تۆ ئەبێ لەم کاتەیە کە سیتی دۆڕاوە کە ڕکابەری ڕاستەقینەتە کە ئەرسینال خاڵێکی زۆری لەدەستداوە تۆ ئەبێ یاری چوک و ساوسامتن بەریتەوە یەکەمی ڕیزبەندی لەگەڵ کۆتایی ڕیزبەندی یاریەکە ڕاستە یاریگاکە قورس بوو ڕاستە بارودۆخەکان نەخوازراوە بوو ڕاستە و حاڵەتانی ڕوویە شۆگێنەر بوو بۆ لیڤەرپوڵ ڕاستە گۆڵی دووەمت لێکرا بەڵام زۆر گرنگە تیب لەم حاڵەتانەیە کاردانەوەی هەبێ زۆر گرنگە بتوانێ ئەم ڕێچکەیە بگرێتە سەر یعنی بتوانێ وەڵامی چێ بێ بووی کە سەرکەوتم دۆزێتەوە ئەم سێ خاڵانە لە کۆتاییە بۆ خول زۆر کاریگەرە ئەرسیناڵ زان پاربەچی دەوری لەدەستدا بە دۆڕانی ئەستۆن ڤێلا لە نێو یاریگای خۆیە یاریکی زۆر باشی کرد کەچی بە 2 گۆڵ بە ئەستۆن ڤێلا دۆڕە ئەوەی تجاوزێکی لەگەڵ سیتیا زیا کرد دوایەوە فەرقەکە ڕووخا نابێت تۆ ئەبێت لەم کاتانەی کە بەرامبەرەکان شکستێن تۆ سەرکەوتن بێنی بۆیە براڤۆ لیڤەرپوڵ کە دوێنێ ئەو گەڕانەوە تایبەتەی کرد کە سەوارەت بە حاڵەتی لێدانە سزاکە طبعاً ئێمە خۆمان هەمومان چاومانەیە شتەکان نەبینین ئەوەی من بینیم لە دەرەوەی خەتی جەزا بوو باشە حاڵەتەکە لە دەرەوەی خەتی جەزا بوو بەڵام بەرکەوتنەکەی تر ئەهان نزیکی خەت ئەبێتوانێەوە چێتە ناو خەتی جەزا بەس بینینی من شەر نییە بینینی تۆ شەر نییە بینینی ئەوی شەر نییە من باسی راپۆرتەکەی خولی ئینگلیزی بۆ بکەم راپۆرتەکەی خولی ئینگلیزی خۆی بە گومانەوەی هەر راپۆرتەکە گومانی هەیە ئەڵێ چی لەسەرەوەی پەنارتیە سزای ئەژمار کراوە ژووری ڤار ئەژماری کردووە کە مایکل ئۆلیڤەر ئەژماری کردووە کە حاڵەتەکانی ئۆلیڤەرم بۆ گێڕاونەتەوە ئۆلیڤەر وەرزی ڕابردوو یاریەکەی مانچستەر سیتی لە لێدانەکەی کۆڤازیجا وتیان بۆ کارتی سوورت پێ نەدا وتی لەبەرەوەی نەمیستووە یاریکی بێزی وەکو ئەرسناڵ و مانچستەر سیتی بۆ ئەم کارتە سوورەوە تێکچێ باشە ئەم ساڵ بۆ یاری لیڤەرپوڵ و ئەرسیناڵ دانرایەوە دەقەی 45 هەر بە تۆپێکی زیادەکە کرا چاوی لێ بنوقێنە بۆ ترۆسارد و زەردی دووەم یا بە ترۆسارد و بە کارتی سوور کردێتەوە تێگەیشتن یعنی هەنێ شت هەیە ناچار تەکاکە قسە بکەی دوێنێ شەو لە راپۆرتەکەیە ژووری ڤار چی ڕاوە ئەڵێ ئێمە هیچ وێنەیەکمان لەبەر دەستان نەبووە کە تەواو دڵنیابین لەوەی ئەم پێکدادانە یاخود ئەم عەرقەلەیە لە دەرەوەی خەتی جەزا بووە بۆیە یەکسەر ئێمەش لەسەر بڕیاری داوەر سوور بووینەوە بە تەئکیدمان بۆ کردوەوە کە لێدانی سزایە دەکە خۆتان وێنەکانی ژەبینن بڕۆن سەیریگەن لە یەک زاویەوە دەرەکەوێکە لەسەر خەتەکەی نا لە زاویەکانی تر هەمووی دیارە لە دەرەوەی خەتەکە عەرقەلەکەکە ڕۆبەرتسۆن کە بینیشتانەمە حاڵەتەکە بوو کە ئەژمار کراو دوای ژۆی دنیاش کۆتایی نەهاو پەنارتیەکەشی لەسەر گیرا گۆڵی دووەمیشی لێکرا تۆ باش بە تۆ بەهێز بە تۆ خۆت ئامادە کردبێ بۆ کار و کاردانەوە حازر بی تیپەکەت ئامادە بوو بێ تیپەکە و سەرنجی نەچبوون لە ژووری جلگۆڕین هەمووی هاواری بێ ئەمە پەنارتی نەبوو ئەمە پەنارتی بوو ئەمە وا بوو ئەمە وا نەبوو تۆ هاتووی بۆ یاریکردن هاتووی بۆ بردنەوە هاتووی ئەو بارودۆخە دەرونیە خراپی لەسەر و پەنارتیە بە سەرتاو گۆڵی دووەمیشت لێکرا بەڵام چونکە تۆ خۆ چاکی چونکە خۆ بە باشی حازر کردووە چونکە خۆ بە باشی ئامادە کردووە و ئامانجێکت هەیە فەرموو ئەوە ئەنجامەکەیەتی دەبینی ئەشگەڕێیتەوە و گۆڵی سەرکەوتنی شت تۆمار کرد و لە دوای گۆڵی سەرکەوتنی شەوانەیە ئەگەر سەلاح و یعنی شەوی ڕابردوو لە دوای گۆڵی 3-2 وانێ سەلاح لە 2 تۆپدا ئەنانەتی نوان بۆی کە ویست هاتریکی خۆی تۆمار بکات لە یاریەکە ئەگەر ئەوانەش نەبوایە دڵنیا بە لەوەی لیڤەرپوڵ بە 5 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ ئەو یاریە بردەوە بۆیە زۆر گرنگە تۆ نێڵی کاردانەوەکان ڕووداوەکانی نێویاریگا تەئسیر لە یاریزانەکانەکە و ڕاستەوخۆ کاردانەوەت هەبێ بەرامبەریان کاتێ دەزانیت
یاریزانێک ناتوانێت خزمەتت کا گاکپۆ چەند یاری ڕابردوواسێکی بەرزە پێشکەشوە کە ناتوانێت خزمەتکە یەکسەر بردێ دەرەوە لویس دیازی خستەنەوە. کۆرتیس جۆنس لە چەند یاریەکە حلولی لیڤەرپۆڵ بوو بەڵام ئەم یاریە باش نەبوو وارە دەرەوە ماکەلیستەر هاتە ناوە. یعنی ئەم خاڵانە بۆ تیپ زۆر گرنگە، یعنی فۆکسەکە لەسەر تەواوی یاریزانەکان بێ، هەموو یاریزانەکان پشتیان پێ بەستێ. یاریە تۆ کە عاسیە بێ لێو کۆرتیس جۆنسەکەی بە بەدیل ئێستانەوە لەگەڵ کۆتی گاکوایە. یاریەکیش بە عەکسەوە چیەکەی دیاز و ماکەلیستەر، یعنی ئەم زۆر موهیمە تۆتی بەم جۆرە ڕابێنی و نێهێڵی ئەو ڕووداوانەی ناو یاریگا کارەساتیان سەر یاخود بارودۆخیان تێک بات و ناڕەحەتیان لەسەر دروستکە. خاڵێکی دیکە کە بمێ قسەی لەسەر بکەم لەسەر مانچستەر یونایتد لەسەر ئامۆریم. ئامۆریم یەکەمەرچی لەگەڵ مانچستەر یونایتد دەست پێ کرد و لە یەکەم ئەرکی تێگەیشت کە بەڕێوەبردننی مانچستەر یونایتد کە ئەرکێکی قورسە و قسەکەی مۆرینۆش کە پێی وتبوو ئاگاد لێبێ تۆمۆحی مانچستەر یونایتد گەورەیە و مانچستەر یونایتد یانەیەکی گەورەیە بۆیە دەبێت حەزار زۆرکەی. ئاڵنگارەکەی ئەمۆریم زۆر قورسە بەڵام ئەمۆریم بۆ مۆرزە نەیکردووە. پێویستە من شەوی ڕابردوو بینیم ئەیان وازیان لە ڤان نیستەڕۆی بێنە بە ئەمۆریم بەردەوام بێ. ئەنی هەنێ خەڵەکەم قسەیە کرد کاکە خۆ تۆ ناکرێ بە یەکیاری هەڵسەنگاندنی ئەمۆریم بکەی، واز لێەوە بێنن بە یەکیاریتی بەرنە کەشکەشانی فەلەک و بە یەکیاریش بێن نەخوارەوانێ. فەرموو دوای یاری کلاسیکۆ وتان خولی ئیسپانی کۆتایی هاتەوە خولی ئیسپانی جیاوازەکە گەر ڕێڵ مەدرید دیارە دواخراوەکەی بێتەوە بێ خاڵ. ئانچیلۆتی دوور خرا و ڕێڵ مەدرید دەرکرا و ڕێڵ مەدرید حاڵەتی نەخوازراوی لێ بەسەرا وا ئەوە ڕێڵ مەدرید. ئەم ساڵ سیتی پاڵەوانی هەموو شتێک وا ئەوە حاڵی سیتی. لەبەرەوە ئێمە هەڵسەنگاندنی کۆتایی پاژەم تاقیکردنەوەیە، یعنی ڕێڵ مەدریدی ژەسە دەچینە سەری قسەی تای لەسەرەکەین. بۆیە بۆ ئەمۆریم سەرەتای ئەرکەکەیەتی هێشتا نەیتوانی وەکو پێویست لەگەڵ هەموو یاریزانەکانە ڕایانان بکات. لەگەڵ برۆنۆ فەرناندێزا دوو بەشە ڕایانانی ئەنجامدا و یاریزانانی کە پەیوەندیان باڵبژاردەکانیانەوە کردو تەنها دوو بەشە ڕایانانیان لەگەڵ ئەمۆریم ئەنجامداوە. ما باقی یاریزانانە بوون کە بانگێژ نەکرابوون بۆ ڕیزی هەڵبژاردەکانیان. بۆیە ئەم ڕاهێنەرە دەیەوێ پێویستی بەکاتە، ناتوانێت یەکسەرم گونجاندنە گەورەیە دروستکە لەگەڵم تیپەیە. بۆ نمونە ئێستا بە سێ دڵی بەرگری یاریەکە. ئێوە خۆتان باش دەزان خۆت ئیڤانس دۆنشە و هیچ عیبێکی نەبوو لە یاری ئیپسویچ تاونە، بەڵام ئیڤانس بۆم شێوازە یاریکردنە نابێت. تۆ با مارتینێزی ئامادە بێ، با مارتینێزی ئامادە بێ، با دیلێخت ئامادە بێ، یعنی تەواوی پێگاتەکەی ئامادە بێ و کاتە تۆ توانی هەڵسەنگاندنی تاوا بۆ ئامۆریم بکەیت. شەوی ڕابردوو گۆڵی لە سەری تۆمار کراوە، یعنی شتێکی نەخوازراو بوو لێدانێک بوو بەرسەری مەزای کەوت و چۆتە گۆڵی، یعنی ئەمە زەمبی ڕاهێنەر لێردانیە و هەلی گۆڵی باشیشانە بۆ مانچستەر یونایتد، بەڵام مەلەکان لەدەسترا. هێشتا مانچستەر یونایتد هێڵی پێشەوەی ڕێک نەکردوێتەوە. پلانی 3-4-3 بۆ مانچستەر یونایتد پلانێکی قورسە، بەڵام بەگەڕانەوەی یاری بە تایبەتی من بڕوام وایە بە وجودی مارتینێز و دیلێخت و مەزراوی مانچستەر تا ڕادێکی زۆر ئەم پلانەی ئامۆریم جێبەجێ دەکات و لە ڕووی لایەنی بەرگریەوە تیپەکە بە تاوی ڕێک دەبێتەوە و تیپەکە بە تاوەتی جڵە یاریکردن وەرەگرێ. هەڵسەنگاندنی ئەمۆریم بۆم دۆخە نابێ و یەکەم یاریش بەرامبەر بە ئیپسویچ تاون لە دەرەوە یاریگای خۆی ئەنجامیاوە. ئێمە دەبێت چاوەڕێکەین چەند بەشەڕانانە لەگەڵم تیپای ئەنجامدا و چەند یاریکی لێ ببینین تا بزانین تا چەند و خۆشی پێشتر وتوێتی گۆڕینی پلانی یاریکردنەکەم و ئەو شێوازەی کە خۆم دەمەوێت تەطبیقیکەم لە نێو یاریگادا و گەیاندنی بە یاریزانەکان کە چەند ساڵێکە کە ماوەیەکی زۆرە لەم شێواز یاریکردنە دوورن و یاریان پێ نەکردووە، پێویستم بە کاتێکی زیاترە و پێویستم بە لێکتێگەشتنی زیاترە. بۆیە بە تێپەڕبوونی کات من دەتوانم ئەم پەیامە بگەێنمە یاریزان، بەڵێ پلانە یاریکردنەکەمان ڕەنگە تۆزێ ئاڵۆز بێ بەڵام قورس نییە، ئێمە دەتوانین بیکەین و لە یاریزانەکانیشم ڕادەبینم کە بیکەن. بۆیە ئەمۆریم پێویستی بەکاتە و پێویستی بەوەیە کە یەکتێگەشتنی تاو لە نێو یاریزانەکانی دروست بێت. پێشەوەی بچمە لای ڕێڵ مەدرید دەچمە لای بەشێک لە کۆمنتەکان. کاگاوکارەڵە کاتێک هەلی زۆری گۆڵ دروست دەبێت و گۆڵی کەم دەکرێت ئەمە کێشەی یاریزانە نەگرانەر ئەوەی کە بەسەر ڕێڵ داهاتوە بۆی نابێت ڕەخنە لە ئەنچیلۆتی بژیرێت.
من ناچمە سەر ڕیاڵ مەدرید بەڵام باسم لەو کاردانەوەی لیڤەرپوڵە کە دەڵێم تەنها ئەویان پێڵم ئەڵێم کە کۆنتترۆڵی تۆپت کرد ئاوا بیکە کە ویست ئەنجام بێنیتەوە ئاوا ئەنجام بێنەرەوانێ مەترسی دروستکە هەلی گۆڵ دروستکە گۆڵچی بەرامبەر پەرێشام بکە و دواتریش گۆڵەکانە تۆمار بکە. کاگاکۆڵێ ڕیاڵ مەدرید ساڵی 2022 تووشی بارودۆخێکی وا بوو دۆڕانی کلاسیکۆ زەختێکی زۆر دواتر دوای پشوەکانی سەری ساڵ ڕیاڵێکی ترمان بینی ئەمەش جێپەنجەی جێدەستی ڕانەر و خۆماندەکردنی یاریزانە. کاگاکۆ ئەوە مانگی سێ بوو مانگی سێ بوو یاری کلاسیکۆ شکستی خوارد بە 4 گۆڵی بێوەڵام من خۆم بیرمارە و کاتە بەرنامی شیکاری وەرشی تازە دەستی پێکرد بوو ئەو یەکەم ساڵی گەڕانەوەی شلۆتی بوو. من ڕێگوتم دوای پشووی یاریە نێودوڵەتیەکان دڵنیابن لەوەی ڕیاڵ مەدریدێکی جیاواز دەبینن لەبەروی بۆ ئەمە فترەیەکە بۆ بەخۆداچوونەوە هیچ کەس هێندەی ئەنچیلۆتی و هێندەی ڕیاڵ مەدرید ئەزمموی نییە لەگەڵەوەی لەو ماوە کورتایە چۆن مامەڵە بکە و بینیشتان لە کۆتایەکەیە کە ڕاماڵینی پاریس و چێلسی و مانچستەر سیتی و لیڤەرپوڵی بە دوات و نازناوی چامپیۆنزیگی وشی بردەوە جگە لە خولی ئیسپانی. کاگنەبی لە لیڤەرپوڵ چاوەڕێی چیەکە بۆچی عقد نانێرێ بۆ سەلاح دو هەمین هەواڵەکان لەسەر سەلاح ئەوەیە تەنانەت ڕۆمانۆ بڵاوی کردێتەوە ئەڵێ سەلاح بە ئاشکرا پێی وتوێتی من تا مانگی کانونی دووەم چاوەڕێی لیڤەرپوڵ دەکەم بۆی کە گرێبەستم باتێ بە پێچەوانەوە من وا بیر دەکەمەوە کارگەڕی لیڤەرپوڵ زیاتر وا بیر بکەنەوە وا پێیان خۆش بێ من لە دەرەوە بم تا لەناو بم کە ئەمەش زیانە بۆ لیڤەرپوڵ چونکە ئێوە دەزانن لە ڕابردوو چۆن ناوی میسی دێنرا بۆ بەرشەلۆنا چۆن ناوی کریستیانۆ ڕۆناڵدۆ دێنرا بۆ ڕیاڵ مەدرید ئێستش بە هەمان جۆرە بۆ لیڤەرپوڵ دەبێ بەم جۆرە ناوی سەلاح بێنرێ و لە 5 ساڵی ڕابردووشدا ئەو قسەی کەم و ئێڵێمانێ هیچ یاریزانێک هێندەی محەممەد سەلاح کاریگەر نەبوو بۆ تیپەکەی ینی من چەندین بەرنامە بە درێژایی 3-4 ساڵی ڕابردوم قسەیم کردووی کەمەوە مێسی ڕۆناڵدۆش لە ئەوروپا ماو نەتوانێ وتومە هیچ کەسێک هێندەی محەممەد سەلاح کاریگەر نەبوو بۆ خودی تیپەکەی ڕاستە ڤینیسیۆس ساڵی ڕابردوواسێکی ناوازی پێشکەشەوە بەس من باسی بەردەوامیەکەم بە بەردەوامی بۆیە کاگنەبیل شتەکە لەسەر لیڤەرپوڵ ماوەتەوە بەس ڕەنگەم لێ دوانی سەلاح کارگێڕی لیڤەرپوڵ بخاتە جوڵا. کاکدۆسیەڵ ئێمە کۆتاجار نیە ئێسەش نەبێ کاتێکی تر لیڤەرە خەن ناو ژیوان شتەکە وازەحە وەڵای تێگەر وازەح نەبێەوە تا دەڤید کۆک وا سڕ کراوە هەویژەشێ بۆ لەو داوەرانە ببورنەوە تۆزە تەندروستیشم تەواو نییە بەڵام هەر بڕیارەما بەرنامەکە بکەم کاگیواڵێ پێ دوایە ئەم نەفەسەی تا ئێستا لیڤەرپوڵ لە سەری دەڕوا ڕاگیرانی دەبێت وە نمونە لە ڕووی تاکتیکیەوە کامە یاریزاندەر بینی لە پێگاتەکەی لیڤەر بە دەردی سیتی دەڕوا لیڤەر دەستە جەمعەیە ینی تیپێکە پێکەوە یاری دەکەن من پێم وایە هەر یاریزانێ ئێستا بۆ نمونە گرافنبێرگ دیارترینە و یاریزانانەی ئارنێ سلۆتە گرافنبێرگ دەربێنی کێشە بۆ لیڤەرپوڵ دروستە بێ بەڵام تۆ تیم نابێت لەسەر یەک یاریزان بەرهەمێنی هەبێ کە گرافنبێرگی ژیاری نەکرد کوالیتی تیپەکە تۆزێتە خوارد بەڵام نابێت تۆ کێشە دروست بێ لەبەرە من قەت لەگەڵەوە نیم کە تۆ بڵێن وەڵا هەموو کێشەکە ڕۆدریە لە گواردیۆلا نە بەڵێ ڕۆدری بەشێکی کێشەکەیە بڵێ ڕۆدری بەشێکە لە نوقسانی دروستبوون بۆ مانچستەر سیتی بەڵام خۆ ڕاینەر نابێ موعتیمادی لەسەر ڕۆدری بێ ئەبێ بەدیلی ڕۆدریش و بۆ دوای ڕۆدری ژامان دەبێ کە ڕۆدری و نەبوو وەکو ڕۆدری ئەنجام مێنە بەس تەنها بارودۆخێکی هاوسنگە هەوێ لیڤەرپوڵیش ئاسایە گرافنبێرگ ئێستا یعنی باشترین یاریزانی تاکتیکی ئارنی سلۆتە ئەکرێ گرافنبێرگیش پێکانی هەبێ بەڵام لیڤەرپوڵ کەمێک کواڵیتیەکەی داوەزێ بەڵام وێران نەبێت چونکە ئەمە هەمووان پێکەوە کار دەکەن کە دەبینن ئەمساڵ گەڕانەوەکانی سەلاح و گاکپۆ بۆ دووە بۆ یارمەتیدانی بەرگری کاران چۆنە کاکەژیوە لە یاری ڕیاڵ مەدرید و لیڤەرپوڵا باس دەکەین پێشتریش تۆ خۆت دەزانین من بۆ چوونی خۆم لەسەر و یاریە وتووە تیکی تاگاڵێ بەڕاستی لیڤەرپوڵ تەندروستە ڕیاڵ توانای ئەوەیە هەیە خول ببات کاک حەسەد واڵێ ئەگەر پرسیارە لە من یەکەی بەڵێ توانای هەیە ئەگەر وەکو قسەی خۆشتەوە خوێنمەوانێ
پێکان و کاگعالیەڵێ پێکانی میلیتا و ڤاسکێز خێری پێ بوو بۆ ڕیال مەدرید هەڵی بەرگری دوای و دوانە ئاستی زۆر باشە و ڤالڤێردیش باشترین جێگرەوەی کارفاخاڵە. کاگرێبینەڵێ کاک محەممەد ڕیاڵ زۆر باش بووە دەبێت چی بکات. تاڵانەوەی کە هەیە من حەز دەکەم قسەی تەواو لەسەر ڕیال مەدرید دەکەین بەڵام با هەموو کۆمنتەکان تازە تەواو بکەم. کاگلێرەڵێ هەموو هێزی سڵۆت لە هێرشی خێرا و پێچوانە هەر کاتێ فشاری کرد نەیتوانی گۆڵ تۆمار بکات بەڵام هەلە مەترسیدارەکان هەمووی هێرشی پێچوانە بۆ گەرنا بە فشار نەیتوانی بەرگری ساوسامتن ببڕێ و گۆڵ تۆمار بکات. ئەوەڵا هەر بە فشار گۆڵ یەکەمی تۆمار کرد ئەگەر بزانی کاگلێر هەر بە فشار بە پرێسینگی خۆی جیگم پرێسەکەی کە تەطبیقێکات توانی گۆڵی یەکەم لە ساوسامتن تۆمار بکات و یعنی گۆڵی دوو بە دووش هێرشیەڵ گەڕاوە نەبوو هێرشێکی منەظەم بۆ ڕێکیان خستو بەڵام هەڵەیتی بەرامبەری تیا بووە. تۆ بتەوێ سڵۆت بتوانێ وەکو ئەو جیگم پرێسەی کلۆب وەکو ئەو سەردەمە زێڕینەی کلۆب ئێستا یەکسەر یاریکا بەخوا ناتوانێت کاگلێر زۆر زۆر قورسە چونکە یاریزانەکانیشی تەمەنیان کردووە. ئینکاری لەوە نییە ئەم سڵۆتەی کە ئێستەی بینن خۆشی زۆر جوان قسەی کرد وتی من بەرهەمی ئەم 9 ساڵی کلۆبە چنمانێ تەنها گۆڕانکارێکی ورد لەم پێگاتەیەکەم. ئێوە کاگلێرجان یعنی نابێ وازەحە کلۆب پار هەر گرافنبەرجی لەبەردەما بوو بەس کلۆب خۆی ڕقاستور بوو خۆی ڕقاستور بوو لەسەر یاریکردنی 4-3-3 من لەم بەرنامەیە چەندکەڕە دوتومەتومە 4-3-3 بۆم تەشکیلەی لیڤەرپوڵ نابێت خۆی دەرفەتی نایە بە گرافنبەرگ هەموو ئیبداعی کلۆب ئاخیری تەمەم خۆی باشکراوتی مانگێک وتی من وزەم نەما خۆ من یەشێکم لەوانی کە زۆر زۆر بە کلۆب سەرسام هۆکاری خراپی ئەنجامەکانی هۆکاری خراپی دوو یەکسانبوونی لەوەیە دۆزیەوە کە سەلاح خەلەلی تیپەکەی بە چوو دو یاری سێ یاری سەلاحی احتیاط کرد تاونەی خاڵ لەدەست ئەخیرەکانی کلۆب بەو جۆرە ڕۆی بەڵام بەڵێ کلۆب جوانترین و باشترین و ژیرترین تیپی بۆ ئارنی سڵۆت بەجێشتۆ بۆیە ئارنی سڵۆت دەتوانێت وا باسانیشی لەسەرکە. کاک ئەحمەد دەڵێ ئەردوگولێر هەر ڕۆدریگۆیەکی ترە بۆ ڕیاڵیان کاریگەری وەکو کرۆز و مۆدری جوایە بۆ ڕیاڵ بەخوا جارە دوو یاری کردووە ناتوانم بە هیچ جۆرە شتی وا بڵێم. کاک دەرباس کاسمیرۆ دەگەڕێتەوە ڕیاڵ نەخێر بە هیچ جۆرە ناگەڕێتەوە. ڕکابەری خولی تاڵی بەم شێوە تاکەی بەردامە بێ. کاگلێرەڵێ باسی فشارەکەم بە تۆپەوانێ ئەکرێ بۆ یعنی نازان تۆ ئەتەوێ یعنی تۆپەکە بە 11 یاریزانەوە هێرشکەن و بیکەن ئەتەوێ یعنی بۆ نمونە گۆڵێکی وەکوی ئەڵمانیا بکەن نا گۆڵی وەکو ئەڵمانیا لیڤەرپوڵ ناتوانێت بیکات لەبەری عەقڵیەتی یاریزانەکانی لیڤەرپوڵ ئەڵمانەکان نییە بەڵام تۆپ چییە تۆپ وەرگیراوە بەرگریکار وەری گرتووە دایەتی بە گرافنبەرگ یاریزان بۆشایی دۆزیوە تەوانێت تۆپەی هەڵاو بۆ یاریزانەکەی تر ئەمە فشار یعنی چییە ئەنجا بڕۆ سێری ئەوانە مەکە کە گۆڵی پێتۆمار کرا بڕۆ سێری ئەوانە بکە کە گۆڵی پێتۆمار نەکرا بڕۆ سێری ئەوانە بکە کە لە دەست دران ستونەکە تۆپکێشان بە گۆڵچەکە تۆپ نەدان بە لویس دیاز. بەڵام من 100% لەگەڵم قسەی تۆ هاوڕام مەترسیدارترین تیپ لە هێرشیەڵ گەڕاوای لیڤەرپوڵ و تیپەکەی سڵۆتە و سڵۆت زۆربەی ئەنجامەکانی یاخود زۆربەی کارەکانی کە دەیکا پشتێکی زۆر زۆری بە هێرشیەڵ گەڕاوە بەستووە و گۆڵەکانی بەمە تۆمارەکە کاگلێر 100% لەمایە لەگەڵتم من بەڵام وەکوی فشاری لیڤەرپوڵ نا لیڤەرپوڵ فشارەکە من پێ دەڵێم سێری ئەوانە مەکە کە گۆڵی پێتۆمار کرد بڕۆ سێری ئەوانە بکە کە گۆڵەکانی پێفۆتانە بڕۆوانی کە نەیان کردو بە گۆڵ بزانە چەند جار هێڵی بەرگری ساوسامتنی بڕی من ئەمەت پێڵم کاگەر سێریکە یارەکە وازە حەبەرحاڵ ئەچمە سەر ڕیاڵ مەدرید هەمانە قسانەی کردم بۆی کە تۆ بەرامبەرەکەت خاڵی لەدەستدا تۆ بێتەوە بە شێوەیەکی باش بکەیت هەمیشە یاری دوای یاری هەڵبژاردەکان یاریکی سەخت و قورسە لیڤەرپوڵ بە نمونە وەربگرە باشە بەرشەلۆنە بە نمونە وەربگرە بایر میونخ بە نمونە وەربگرە لەگەڵ ئۆکسفۆرگا تۆ ئاتێ مەکەوە بڵێ بایرن سێویج بردیەوە بایرن گێمی دووەم گۆڵی کرد دوای کارتە سوورەکە ئەنجە بایرن جڵەوی یارێکی وەرگرت ئەوەندە بە قورسی یاری کرد پاریس سەن جەرمان سێویج لە تۆڵۆزی بردەوە بەڵام ئەزان بە چوەزای بردیەوانێ لە کوخولەکانی کۆتایی گۆڵی دووەم و سێمی کرد بۆیە هەمیشە یاری دوای هەڵبژاردەکان یاریی سەخت دەبێت بەڵام ئەو خاڵانەی کە لە ڕیاڵ مەدریددا گرنگە ئەوەیە کە ئەگەر
بەرگریکاری ڕاستت پێکان بێ ئەگەر دڵی بەرگریت پێکان بێ تۆ نابێت دنیا کۆتایی بێ دەبینن ئەوە دوو یاری ڕیال مەدرید چی دەکات بەرگریکاری باڵی ڕاستی پێکانە زۆر ئاساییە لە فەرمو ڤاڵ یعنی من دایم واجبم بەم خاڵی ئەنچلۆتی یەکێک لەو شتانەی ئەنچلۆتی لا خۆشەویستکردم ئەمەیە یاریزان لەژێر دەستی ئەنشلۆتی ئەبێت لە زیاد لە مەرکەز یاریکە ئەبێت تێبگەی ئەمە ئەها لە ماوەی ڕابردووەوە وتومە ئەنشلۆتی میشە بە یاریزان ئەڵێ ئەمە تاکتیکەکەی من بەڵام بەشی حڕیەت و ئازادی خۆت لە یاریگادا خۆت جێبەجێیەکەی خۆشی دایم وتێتی من لە تەدریبما یاریزان سربەستەکەم لەوەی کە لە یاریگادا لە دوای تاکتیکەوە چی هونەرێکی خۆی پێ پێشکەشیکە ئەمە ئەوەیە کە ڤالڤێردیت بۆ دروستەکان لە بەرگریکاری باڵی ڕاست خۆ جارێ ئەمە یەکەم تاقیکردن ئەمە دووەم تاقیکردنەوەی ڤالڤێردیە لە بەرگریکاری باڵی ڕاستە بەڵام ئاماژەکان بۆ شتێکی باشە چن تەمەرکوزی باش تۆپەڵدانی باش سەرکەوتنی باش مەترسی دروستکردنی باش تۆپ خەتاکردنی باش ڕوبەڕبوونی بەڵێ لیگانێس پێوەەر نییە من هەڵسەگاندنی ڤالڤێردی پێ بکەم بەڵام گرنگە ئەگەر تۆ بەرگریکاری ڕاستی شپیەکانی بێت توی شێشەیەکە نەبێ ئەو ڤالڤێردی با بەرگریکاری ڕاست بێت دوو دڵی بەرگریم پێکانیە ئالابا و میلیتا ئەم جاریان لاوێکی سەرخستۆ ساڵانی ڕابردوو کارفەخاڵێک کرد بە متاخریات چوامینیە کرد بە متاخیر یاریزانە بێت زیاد لە مواسەفاتێکی یاریکردنیە بێ لە ژێردەستی ئەنشلۆتیە نابێ بە یەک ماسەفاتی یاریکردن تۆ قوبوڵکراونیت بینیتان ڕیال مەدرید لەگەڵ لیگانێس یاریکی دامەزراو یاریکی بێهەڵا یاریکی بێکەم و کڕی یاریەکە لێک تێگەیشتنیی باشی یاریزانەکان جوڵەی باشی بێلنگام جوڵەی باشی ڤینیسیۆس جوڵەی باشی موباپێ جوڵەی باشی ئارداگولەر جوڵەی باشی سیبایۆس جوڵەی باشی کاماڤینگا جوڵەی باشی براهیم دیاز کە بەشداری کرد ئەوە ڤالڤێردی لەولاوە بۆ سێ فرانگارسیا یعنی هەموو باش بوون تەنها کۆرتوا تاقی نەکراوە لە یارەکە کۆرتوا نەمازانی باش بۆ یاخرابووە لە بەروی لیگانێز نەیتوانێت و مەترسیە زۆرە لەسەر ڕیال مەدرید دروستکە بۆیە هەمیشە دوای یاری هەڵبژاردەکان یاریەکان قورسن بەڵام ڕیال مەدرید ئێستا بە باشترین شێوە ئامادەکاری کردو بۆ ڕوبەڕوونەوەی لیڤەرپوڵ ڕیال مەدرید بە کەمترین ماندووبوون بربەستی لیگانێسی تێپەڕان و ئاخۆی ئامادە دەکات بۆ ڕوبەڕوونەوەی ڕیال مەدرید کە ئینشاڵڵا لە کاتی یاری چامپیۆنز لیگا قسەی تەواو دەکەین لەسەر ڕوبەڕوونەوەی ڕیال مەدرید و لیڤەرپوڵ چونکە ڕوبەڕوونەوەیکی زۆر تایبەتە بۆ دووتی بە تایبەتی کە کۆی گشتی لیڤەرپوڵ لە ماوەی ڕابردوو بە شکستەکانی ڕابردویان بە ڕیال مەدرید تەواو قەڵسن بە تایبەتی کە دوو چامپیۆنز لیگیان بە ڕیال مەدرید دۆڕانوە لە یاری کۆتایی ئەمە جگە لە دەرکردنەکانیان وەجگە لەوە ئەو بارودۆخە نەخوازیاوی ڕیال مەدریدیشیتە بەڵام ئەوەی ئاماژەی باشن لە ڕیال مەدریددا گەشتبینیە و زوو تێپەڕاندنی دۆخە قورسەکانە من پێم وتومە بە درێژایی ئەم وەرزە دەبیننەوانێ هەم ڕیال مەدرید دەدۆڕێتەوە هەم بەرشەلۆنە دۆڕێتەوە هەم مانچستەر سیتی دۆڕێتەوە هەم لیڤەرپۆلیشە دۆڕێت بۆ لەبەرەوەی ئێستا یاریەکان زۆرن پەستان و فشارەکان لەسەر یاریزانەکان زۆرن یاریزان ناتوانێت و یاری لە جڵەوی یاریکردنی خۆیان بێ تیپیش هەموو تیپەکان زیاد یعنی ئەگەر ئەو پەڕی بگری 15 یاریزانی پێ بۆ بکابەری بۆیە ئەکرێ یاریزانی ڕۆژێ لە ئاستی خۆیان نەبێت تۆ گورزێکت پێ بگات یاخود شکستێکی لێ بەسەر بێ بەڵام گرنگە لەوەی کە کاتێک شکست دێنی بتوانی بە باشی دۆخەکە ڕێبکەیتەوە گرنگە لەوەی کە کاتێک شکست دێنی بتوانانی تیپەکە جڵە وەرگێتەوە بتوانێت بێتەوە ململانێ بتوانێت بێتەوە ڕکابەری کۆکو بینیتان ریال مەدرید لە دوورخستنەوەی مانگی پێش ئێستەیان شیرۆتی ئەوانێ سەگەڕاوەتەوە بۆی کە جیاوازەکەی بۆتەوە بە یەک خاڵ لە خولی ئیسپانی سپەی لە چامپیۆنز لیگ پێتانەگەمەوە تا سپەی شاد و کامەران خواتان